با تەوەری دۆم درێژە بە بەرنامەکەمانە دەین و لە تەوەری دۆمدا بەرگەیەکی تەندروستیمان بۆی ئامادە کردەوە باز لە هۆشیاری پاراستنی نەخۆشیەکانی چاو دەکەین باز بەگشتی نەخۆشیەکانی چاو هەروەها چۆنێتی پاراستنی بەتایبەت بەپێی وەرزە جۆر بە جۆرەکان و ئەوانێکی شوکاروبەریان بەردەم تشکی خۆرە بەردەم بۆ منە گۆڕانکاری کەش و هەوا وەرزی ساردە چۆن پارێزگاری لە چاویان بکەین باز ئاستیاری چاو دەکەین بەگشتی وردەکاری ئەم بابەتە دەخینە ڕوو بە میوانداری دکتۆرە سەناریازیات کە پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو بە شوێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەیە. بانی باش دکتۆرە بەخێر بێ. باز لە هۆشیاری پاراستنی چاو دەکەین لەسەرتای بزانین چۆن بۆ منە چاومان لە نەخۆشیە جۆر بە جۆرەکان بیپارێزین بەتایبەت لە ئێستادا کە ئەم وەرزەیە. وەرزی پاییز بێگومان پاراستنی چاو لە هەم وەرزەکانە گرنگە و خۆی لە خودی خۆیان چاو ینی خۆی گەورە بۆی داناوین کە چاومان پاراستووە بە فرمێسک خۆی لە خۆیان چاوە پارێزێ لە وشکی لە لێڵبوونی چاوەکان ئەمەش زۆر گرنگە بۆ تەندروستی چاو و چاو خۆی تۆپی چاو لە ناو ئسقانی چاوە داپۆشراوە بە چەوری ئەم شەوریە چاو ئەپارێزێت لە بەرکەوتنی دەرەکی عین لە کاتی زەربات و شتا زۆر جار چاوەکە بۆی عەزێتی نەبێ ئەم چەوری و ئەم ئسقانی چاوە چاو ئەپارێزێ لە ترۆماکان بەنە بە شوێکی گشتی بەنسبەتی تەمەنەکانەوە جیاوازە خۆپاراستن لە مناڵە جیا چۆنی چاوی مناڵ پارێزین لە گەورەیە چەندها وشیاری ڕێنمایی هەیە بۆ پاراستنی چاوەکانمان لەگەڵ وەرزەکانیشا بێگومان دەوری هەیە بۆ نمونە لە وەرزی پاییز لە وەرزی هاوین کاتێک کە تشی خۆر زۆرە و هەتا بەخواتە زۆر گرنگە لە چاوکردنی چاویلکە چونکە چاویلکەی چاوکە چاو پارێزێت و بەعام ئەبێت چاوکەکان ئەنتی یوڤی بن یعنی بەتاواتی تیشکی سەروەنەوشەیی بگرێت چونکە ئەو تیشکانە زیان بەخشن بۆ چاو بۆ گلێنەی چاو بۆ دروستبوونی ئاوی سپی چاو بۆ گۆڕانکاریەکانی کە ڕۆیان لەسەر تۆڕی چاو شەبەکەی چاو لەگەڵ تەمەنە. ئێستا تازەترین بڵێن ریسێرچەکان توێژینەوەکان دەریان خستووە کە ئەو عەدەسەتانەی کە لە چاوە زەرعی ئەەکەین لە کاتی عملیاتی ئاوی سپیا بۆ نمونە ئەمانە هەمووی ئەنتی یوڤی فلتەری تایە بۆچی بۆی کە کاتێک ئەو کەسە تشکی تاو بەرچاوی ئەەکەوێ بۆیە تووشی گۆڕانکاریەکانی سەر تۆڕی چاو نەبێت و تووشیشی بوودەوەی تۆڕی چاو نەبێت لەگەڵ تەمەنە پێویستە ئەو چاوە میپارێزی بۆی کە فلتەری تیابێەوە عەدەسەتانە طبعا خۆی لە خودی خۆیان عەدەسەی تەبیعی چاو هاوێنی چاو خۆی گەورە بۆی داناوین ئەو خۆی لە خۆیان فلتەرە بۆ تشکە زیان بەخشەکان طبعا لە چاوکردنی چالکەش زیاتر چاوکە ئەپارێزێت لەو تیشکانە و هەروەها بۆ وەکو خۆپاراستنەکە دژی وشکبوونەوەی چاو دژی ڕەشەبا و خۆڵ و ئەمانە بەعام بەتابەتی لە وەرزی پاییزە ئێستا ڕەشەبا زۆرە خۆڵ زۆرە لەبەرەوە ئەمانە وای لە کات چاو وشکەوە بێت طبعا وشکبوونەوەی چاو یعنی نیشانێکی زۆر باوە لە زۆربەی خەڵکاتیایەتی و زۆرش چاو ناڕەحەتەکە چونکە ئەو کەسایی تر توانای بینینی کەمە بێتە تەڵخە بێت چاوی داماز بەگری چاوەکە چاو سوورە بێتەوە مەسەلەن یعنی بەو شێوەیە لەبەرەوە تۆ کە چارکەکەکەیت هەم لە تشکەکان پارێزی و هەروەها لە بوونی ڕەشەبا و خۆڵ و بەعام تشکی هەتاویش بەو شێوەیەش هەر گرنگە. ئەی دکتۆرە بۆ نمونە ڕەشەبا و بۆ منە خۆڵبارین و ئەمانە نەبێت منە وەرزیستان کە مایەک تر ئەچینە ناو وەرزیستانەوە ئەلەوێدا چاو چۆن بەپارێزرێت بەشێکیان هەیە بۆ منە ئەو هەوا ساردە بەرچاویانەکە هەستەکەن وەکو چێزابێت کە ئازاری ئەبێت بۆ من نەخۆشەکەی وەلامان ئەڵێ بەردەوام هەستەکەم چاوم ئەڵەی خۆڵی تایە طبعا ئەم نیشانەیە چییە وشکبوونەوەی چاوە چونکە طبقی فرمێسکی چاو بەو شێوەیە کە دابش بۆ بەسەر چاوە چاوەکان ئەپارێزێ لە وشکبوونەوە هەر کاتێک چاو زبر بێ هەستەکەی ئەڵەی شتی تایە طبعا ئەو وشکبوونەوەیە علاجی بەسیطە بەڵام ئەبێ خۆ پارێزی باشترە بۆ نمونە ئیستا خەوتن زۆر گرنگە بۆ تەندروستی چاو یعنی ئەتوانین بڵین یەکێک لە ڕێگەکانی خۆپارێزی بۆ تەندروستی چاو چونکە کە تۆ خەوت باش بوو لە کاتی خەوا فرمێسک طبقەی فرمێسەکانی چاو دروستە بێتەوە هەر کاتێک خەوت کەم بێ بۆ نمونە ڕۆژە ینی خەو بزرێ بە شەوەیە کە خەوە کەم بێ بۆ بەیانەکەی تەسیرەکەی زۆر دەرەکەوێت هەستەکەی چاوەکە سوورە و قورس ئەڵی خەوتیایە ئەمە هەمووی وشکبوونەوەکەی وای لێکە
بۆیە خەو زۆر گرنگە بۆ پاراستنی چاو یەکێکە لە ڕێگەکان بڵێن بۆ پاراستنی تەندروستی چاو. بێگومان بازن زیاتر پاراستنی تەندروستی چاو دەکەین بەپێی کاروبارە جەربەجەرەکان بۆ منە ئەوانەی کاریان لە حیمکردنە لەوانەیە لەو کارەدا بەشێکیان زیان بە چاویان بگەێنێ ئەمان چۆن پارێزگاری لێ زۆر گرنگە طبعاً ڕۆژانە ئێمە لە بەشی ئەمەرجنسی ئەم نەخۆشانەمان بۆیە کە پارچەی کۆسەرە پارچەی لە حیمەکان کۆتەتە چاویان طبعاً ئەوە بە تیژێکی ڕاستەوخۆ و بە گەرمیش ئەچەقێ بەسەر گلێنی چاوە لەبەرەوە ئازارێکی زۆر دروست دەکا و زۆر احتیمالیش ئاسەواری لەسەر دەبێتە دەستدانی بینەی احتیمال هەیە ئەگەر بێت و ئەو پارچەیە درەنگ پێ بزانرێت یاخود زۆر قوڵ بڕوە ئەگەر زۆر قوڵ بڕوە بەڵێ ئەبێتە هۆی کە مەسەلەن چاوەکە دووربا کون بێ یا ئەگەر زۆر بمێنێتەوە لە چاوەکە و طبعاً پاشێک کە پێ ئەزانرە و لا ئەبرێ مەفروضە بە شێوەیەکی زانستی و لە ژێر جیهازا لا ببرێ زۆر جارتانە بەجێ ئەهێڵێ ئەگەر بێت و پارچەکە گەورە بێت یا ئەگەر زۆر ما بێتەوە و ئیلتیهاباتی دروستکرد بێت لەسەر گلێنەکە ئەبێتە هۆی تانی چاو طبعاً تانی چاو بێدڵنیایەوە بینین کە مەکاتەوە بەڵام نابێتە هۆی لە دەستدانی چاوەکە بەڵام بینایی کە مەکاتەوە بۆ نمونە تەڵخی دروستە بێ ئەستیگماتیزم دروستە بێ بۆیە زۆر گرنگە ینی ئێمە دایمەن بە ئەو نەخۆشانە ئەین کە ڕۆژانە لە بەشی مەرجنسی ئەیان بینین بۆچی چاویلکە لە چاو ناکەن چاویلکەی گوگڵز طبعاً ئەو چاویلکانی کە لە کاتی ئیشکردنا بەکاریە چاویلکێکی گەورەیە ینی بەتاوەتی هەموو چۆنەڵی هەموو چاوەکە بە شێوەیەکی گەورەدا ئاپۆشێ چونکە تۆ بتوانێتەوە ئەوان معرەزن لە کاتی ئیشکردنا بۆ بەرکەوتنی پارچە و زەبری دەرەکی بۆیە ئەو چاویلکەی زۆر ئەیپارێزێ وەداخەوە زۆریان زۆر ئەنی پێوەست نابن بۆ ڕێنمایانە چونکە احتیمال لە ڕێگریان لێ بکە لە کاتی بینینی ڕاستەوخۆی ئیشەکەیان بەڵام زۆر گرنگە بۆ خۆپاراستن یعنی بۆەوەی کە تووشی ئەوە نەبی کە تووشی تانی چاوبی یاخود تووشی ئەوە بیکە ئەلتیهابات دروست بێ بۆی ئەو تەنە نامۆیانی چاوەکە کەتی ئەچێ عینەکە لە چاوکۆ زۆر زۆر سەلامەتترە. بەڵێ ئەی ئەوانەی بۆ نەژینگە پارێزن یاخود کەروباریان بە تەواوەتی لە دەرەوەیە ئەوانیش بە هەماشەوە دەگرێت ئەو چاویلکەی بەکاربێن هەم لە سەرما هەم لە تشکی خۆریش باکی دیوایە هەموو طبعاً جۆری چاویلکەکان فەرقەکات بۆ منەسە چاویلکەیە یعنی زۆر تیشک ناپارێزێ ینی بۆ نمونە بازاری دروست کراوە ئەوانە زۆر ئیسفادەیان نییە ئەپێ بە شێوەیەکی یعنی زانستی ئەنتی UVA تیابێ کە 180 یونیتە دەرەجەکەی بۆی کە بە تەواوەتی تیشک پارێزێ بە پێچەوان وڵاتێ زیان ببەخشێ بە چاوەکە ئەگەر بەشێکی خراپ یان چەلگەکی خراپ بێت چکە جۆری عادەسەکەی فەرقەکات طبعاً شتێکی زۆر گرنگ لە خۆپاراستنی چاوە بەنسبەتی گەورەوە کە خۆپاراستنە لە نەخۆش درێژخانەکانی چاو بۆ نمونە هەر کەسێک سەروی 40 ساڵ بێ سەری 45 ساڵ بێ و لە عایلەکان نەخۆشی چاو هەبێ پێویستە پشکنینی چۆنە لە دەوری بۆ چاوی ئەنجام بە بۆ نمونە 6 مانگ جارێ چەکە پێ بکە بۆ بینینەکەی بۆ زەختی چاوی بۆ عادەسەی چاو چونکە ئەمانە نەخۆشین لەگەڵ تەمە ناڕوئە ئاوی سپی ئاوی ڕەش زۆر گرنگە کە خۆت پارێزیت بەکە پشکنی بکەیت یعنی 6 مانگ جارێ زۆر ئاسایە سەدانی ئەتوانی بنکەیت تەندروستیەکان بکەیت سەدانی نەخۆشخانی چاو بکەیت ئاسایی ئەوە بۆ فەحسی ئەو فەحسانەکە چەندێک زوو بە نەخۆشەکان بزانرێت لە چاوە عیلاجی ئاسانترە و کۆنتترۆلشی ئەەکەیت بە ئاسانی وەکلێکە نەخۆشەکە بگاتە نەخۆشی ئەنی قۆناغێکی هەستیار و تۆ ئەو کاتە ناتوانانی بۆ شێوەیە یارمەتی نەخۆشەکە بێ بەرەو پشکنینی دەوری فەحسی دەوری هەموو 6 مانگ جارێ زۆر گرنگکە لەوانی کە بەتەمەنن وانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بە تایبەتی. بەڵێ دکتۆرە بابینە سەر ئەو ڤیتامینانەی کە بە سوودن بۆ چاو کام جۆرە ڤیتامینانە لە چ خۆراکێکدا هەن بەعام خواردنی سەوزە و میوە بۆ هەموو لەش باشە بەنسبەتی چاوە زیاتر میوە سەوزەکان میوە ڕنگ ئۆرنجەکان کە ئەمانە مادەی کاڕۆتین لەگەڵ مادەی لیوتین و زانفینی تایە ئەم مەوادانە بەعام لە میوەکان وەکو گێزەر وەکو سندی کرێپ فروت ئەمانە قەیسی ئەو ڕەنگە پرتەقاڵیەکان بڵین ئەوانە ئەو ڤیتامینەتانە یارمەتی تۆڕی چاو ئەیە بۆ ئاسانکاری لە ئەنجامی ئیشەکانی و سەوزەکانش بەعام زۆر گرنگن سپیناخ بڕۆکۆلی کەلەرم بامیە ئەمانە زۆر باشن بۆ تەندروستی چاو و جگە لە سەوزە و میوە خواردنی پرۆتینات وەکو ماسی هێلکە ئەمانە بۆ تەندروستی چاو زۆر گرنگە بۆ پاراستنی چاو لە وشکی بۆ تۆڕی چاو هەروەها چەرەزاتەکان زۆر گرنگن طبعاً ئەو ڤیتامینەتانی کە زۆر باشن بۆ چاو ڤیتامین ئەی و ئیە چونکە ئەمانە دژی وشکبوونەوەی چاون و بۆ یارمەتیدانی ئیشی تۆڕی چاوە
لەبەرەوە هەچ مادەیەک هەچ خواردنێک سەوزە بێ ڤیتامینات بێ چەرەزات بێ ڤیتامین ئەی و ئیتیا بێ ئەمانە زۆر باشن بۆ تەندروستی چاو. بەڵێ دکتۆر ئەوانەی کە نەشتەرگەری چاویان کردووە ئەنجام داوە چۆن تەندروستی چاویان ڕابگرن ئەو پارستانە چین ئەوان ئەنجام بێن و لەگەڵ ئەوشدا بەشێک باز لە بۆمە ئەخراپی هەڵگرتنی شتی قورس دەکات ئەمانە چڕپتێکیان بێ زۆر باشە. یەک بەنسبەتی خاڵ یەکەمەوە نەشتەرگەری چاو ئەوەی کە زۆر باو بێت و زۆر هەموو زۆربەی نەخۆشەکان ئاوی سپیە. تەنانە نەشتەرگەری ئاوی سپی کە لابردنی ئاوی سپی و دانانی عادسەیە بۆ گەڕانەوەی بینینێ بۆ ئەو کەسە زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئەو عملیاتە طبعاً عملیاتێکی گەورەیە سوپەر مێجر ئۆپەرێشنە ئەمە پێویستی بە خۆپاراستێکی تەواوەتی دوای عملیاتەکە چونکە ئەو میکرۆبەکان و ئەو میکرۆبانی کە زیان بەخشن بۆ چاو ئەگەر بێت و بێتەوە ئیلتیهابی چاوەکە لە دوای ئەوەیکە ئەگەر بێت و نەخۆش ڕمایەکان جێبەجێنەکە زۆر احتیمالە بێتەوە لە دەستدانی چاوەکە ئەگەر بێت و ئیلتیهاباتی توش بێ چونکە میکرۆبەکان ڕاستەوخۆ ئەچنە ناو چاوەکە و بێتە هۆی ینی ئیلتیهاباتێکی زۆر لە ناو هینی چاو دروستکات بۆیە زۆر گرنگە و کەسێک کە عملیات ئەکات ئمە چەند ڕنمایەکمان هەیە طبعاً زۆربەی زۆری بە نەخۆشەکان بە دەمیش ئەیڵین و بە نووسینش ئەیان نینێ یەکەم شتە بێت چاوەکە تەڕ نەبێ بۆ ماوەی تقریباً هەفتەیەک چاوەکە بە بەردامی بە پەچراوی بهێڵڕێتەوە پاکوتەمیزی ڕابگیرێ و قەترەتەکان بە شوەیەکی کە بۆی نووسراوە بە جوانی بەکاریان بێنە دژی ئیلتیهاباتە دژی هەوکردنی چاوە بۆی کە نەجاحەت بین ئەو عملیاتە و تووشی ئیلتیهاباتێک نەبێتەوە دووربا بێتەوە هۆی لە دەستدانی چاوەکە. طبعاً لەو کاتی هەفتەی یەکەمە زۆر گرنگە دوورکەوتنەوە لە جگەرە کێشان دوورکەوتنەوە لە هەڵگرتنی شتی قورس تا بەتاوەتی ئەو لەنسی چاوە شوێنی خۆی بگرێتەوە. هەفتە یەکەم زۆر گرنگە لە نەجاحەتی عملیاتی ئاوی سپی و زۆربەی عملیاتەکانی چاو هەمویان پێویستیان بەوەیە کە عیلاجەکان بە جوانی بەکار بێ قەترات مەڵحەمەکان و تەڕ نەکردنی چاوەکە طبعاً زۆر گرنگە تا ماوەی هەفتەیەک. بەنسبەتی چەند نەخۆشیی تایبەت هەیە نەخۆشی مایۆپیا ئەمە کورتبینیە کورتبینیەکی چۆنە تۆڕی چاویان تەنکە و طبقاتەکانی تەنکن و خەفیف یعنی شێوهینەکەی کەمترە التساقاتی بۆیە ئەمانە هەڵگرتنیشتی قورس خراپە بۆیان چونکە تۆڕی چاوەکەیان تەنکە بێتە هۆی دوور بە لێکترازانی تۆڕی چاو و پێوترین فیساڵی شەبەکیە. طبعاً نەک تەنها هەڵگرتنیشتی قورس بەڵکو بۆ نمونە یاری وەرزشی نابێ یاری وەرزشی زۆر قورس بکەن ئەمە زۆر گرنگە چونکە ئەبێتە هۆی لەکترازانی تۆڕی چاوەکە و نەخۆشیێکی تریش هەیە کیراتۆکۆنەس نەخۆشی گلێنی چاوەکە گلێنی چاوتیا تەنک ئەبێتەوە و قۆقزە بێ بەرەو دەرەوە. طبعاً ئەمانە نەتیجەی تەنک بوونەوەکە ئەبێ شتی قورس هەڵنەگرن بە هەمان شێوە و ئێمە زۆر جێڕێنمایی ئەو ئانێکین کە بە تایبەتیانی ژنانی دووگیان کە کاتی لەدایک بوون ولاگی طبیعی بەیانە زۆر باش نییە چکە لە ئەنجامی زەختێکی زۆر دوور بە ئەبێتە هۆی کە ئەو گلێنی چاوە بتەقێ بۆیە ویلایی طبیعی لەم حاڵەتانە کە گلێنی چاوی خۆقزیان هەیە زۆر باش نییە ینی ڕێنماییانەکەین کە عملیاتی بە عملیات ناڵەکانیان ببێ باشترە وەک لە ئەو قووەتە زۆرە بکەن و عزیێت بە چایان بگەێنن. طبعاً ئەمانە ئێمە ڕۆژانە ئامینین لە نەخۆشخانە بۆیە ئەم شتانە باو مەفروضە خەڵک بیزانێ. یەکێک ینی فێکی ئەمری تریشمان هەیە مناڵ طبعاً پاراستنی چای مناڵ زۆر گرنگە و ئەرکی سەرشانی دایک و باوکە ینی ئەوان مەفروضە چای مناڵەکانیان بپارێزن بۆ نمونە هەر لە سەرەتاوە کە پێ بزانن کە ئەو مناڵیان بینینی هەیە یان نە ئەگەر بێت و بۆ نمونە ئەو مناڵیان بینینی باش نەبێ هەستکەن ئەم مناڵە بەرشت ئەکەوێ کە ئەڕوا بەڕێوە یا چاوی خێل بووە چاوی تیل بووە ئەمە زۆر دەوری هەیە لە تووشی تەمەڵی چاو نەبێ بووە کە بینینی باش بێ ئەو مناڵە چونکە بینینی چاو لە سەرەتای دروستبوونیەوە دەماری چاو زۆر گرنگە بۆ کلێشەیەکی باشیە بێ هەچ خەلەلێک ڕووبات لە 10 ساڵی یەکەمی تەمەنە ئەبێتە هۆی کە چاوەکە دوور بە بینینی باش نەبێ بۆیە مەفروضە فەحسیان بۆ بکرێت ئەی دایک و باوکەکە مەفروضە فەحسی مناڵچای مناڵەکانیان بکەن بە پێی ئەیجەکان طبعاً ئامێری جیاواز هەیە و قۆناغەکانش ئەگۆڕێ مەسەن بۆ منە لە 6 مانگیە فەحسی چاو چۆنەکرێ لە 2 ساڵی ئەمانە هەمووی جیاوازن و لەسەرتا کە داخڵە بێت مناڵ لە مەکتەب مەفروضە فەحسی چای بۆ بکرێت ئەگەر هەچ خەلەلێک هەبێت پێویستە کە بە مەزبوطی چاویلکە بەکاربێنێ ئەگەر کزی چاوە بێ چونکە تەنها ڕێگایە بۆ ڕێگری لە تەمەڵی چاو بۆی کە چای
مناڵەکانیان بپارێزن زۆر گرنگە فەحسی چاوی مناڵ پێش 6 ساڵ کە بە جوانی ئەنجام بدرێت. زۆر سپاس دکتۆرە ڕوونکردنەوەکی زۆر ورد و چڕۆپڕەدا لەم بارەوە. با بینە سەر قەترەی چاو بەمنە بەشێکیان قەترەی فرمێسک ئەوانەی کە بە تەمەن زۆر بەکارهێن بۆی بوونە چاویان بپارێزن لە وشک بوونەوە ئەمە تا چەند گرنگە بوونە زۆر بەکار بێت. بەڵێ طبعا وشکی چاو وەکوتم نەخۆشێکی باوە زۆربەی خەڵک تووشی ئەبێت بە گەنج و بە پیر و هەتا بە تایبەتی ئەوانەی کە بە گەنجن و زیاتر ئامێری ئەلکترۆنی ئیتر بتوانێتە لەوەم ڕۆژەیە ئایپاد و کۆمپیوتەر و لاپتۆپ و هەمووی و زۆر جار شەون و خونیشی بە دیارەوە ئەەکەی بۆیە ئەم هینە وای لێکا کە ئەو کەسە تەرکیزی زۆر بێ بۆ سەر شاشەکان و خۆی لە خۆیە طبعاً تیشکی ئامێرە دیژیتاڵەکان ئەو تیشکە وای لێکا کە تووشی وشکبوونەوەی چاو ببێت بۆیە گرنگە تۆ چاوەکە تەڕکەیت یعنی تاویزی ئەو شکێ بکەیتەوە بۆ نمونە قەتراتی چاو زۆر هەیە ئێستاکە بکارێت ئەمانە قەترەی فرمێسک زیانی نییە بەعکسەوە یارمەتی چاوەکە ئايات یعنی بەڵام بە شێوەیەکی زانستی بەکاربێ بۆ نمونە قەتراتی چاو هەیە تا ما 4 هەفتە بێ بەکاربێ چونکە هەمووی ماوەدی حافزەیتیایە ئەگەر بێت و کۆم و بێ قەترەکات یا بەسەر چوو بێت طبعا بەئەکیدی ئەو ماوەدە حافزەیە بگرە عازێتی چاوەکە ئەیە نەک هینی یعنی یارمەتی بە بەڵام بەعام قەتری فرمێسک طبعا ئەنواعی زۆرە ئێستا زۆر باشە بۆ ئەکرۆت تاویزی ئەو شکێ بکەیتەوە بە تایبەتی ئەوانەی کە هەروەها بە تەمەنن یا ئیلتیهاباتی پێڵووی چاویان هەیە یاخود بڵین کەم خەون بە شەوان ئەتوانم قەتانە بەکاربێنن ئاعرازی جانبی نییە چونکە ئەمانە دەرمان نین بەڵکو مەوادی یعنی چۆنەڵێ وەکو تاویزی ئەو فرمێسکە ئەکا بەڵام طبعا هیچی ناگاتە بە فرمێسکی طبیعی چاو خۆی طبعا ئەوەی کە لە فرمێسکی چاوە هەیە ئینزایماتە ئەمانە کە هەمووی طبعا تەغزیە بۆ چاوەکە بۆیە هیچی ناگا بۆ فرمێسکی طبیعی خۆمان ئەمە پێڵێن فرمێسکی سەناعی طبعا فرمێسکی سەناعیەکە ئاساییە نەخۆش هەموو کەس توانی بەکاری بێنێ و ئێستا نوعێکشی هەیە کە پرزەرڤەتیڤ فریە یعنی مەوادی پارێزەری تیان نییە ئەمانە بە شێوەی قەتراتی بچووک دروست کراوە بۆی نەخۆشەکە یەکجار بەکاری بێنێ و ئیتر فڕی بە بۆ ئەوی کە بە پێی پێویست بەکارێن یعنی ئێمە زۆر جار بە نەخۆش ئەڵێن تا چەندێ بەکاری بێنی ئاساییە چکە عرازی جانبی نیە دوور باشتی خراپ دروست ناکە لە چاوە بەڵام ئەگەر هەستی کرد چاوەکەی باشە شەرت نییە ئیلا لە کاتی خۆیاتیکە یعنی بە پێی پێویستیکە ومونە ئەو ڕۆژە چاوی مرتاح هەستاکە چاوی طبیعیە کێشەی نییە مەسەلەن یعنی وشکبوونەوەی نییە سووربوونەوەی نییە گرەی نییە پێویست ناکاتێک یعنی ئەمە علاج نییە ئیلا بێ لە کاتی خۆیان بەکاری بێنەوە ئێمە مجرد تەعویزی وشکی چاوە شتێکی گرنگتر مهمتر هەیە لە بەرکەوتنی ئۆرکۆندیشن و هەوای ڕاستەوخۆی سپلیت و یا گەرمی و ساردی سیارە ئەمانەوە هەوا ڕاستەوخۆیە کە لە چاوە ئەبێتەوەی وشکبوونەوەی چاو بۆ یعنی ئێمە دایمە مانەخۆش ئەڵێن هەوڵ بە لە جەیەکی طبیعیابی زۆر ڕاستەوخۆ هەوای سپلیت یا ئۆرکۆندیشن یا سارە بە ڕاستەوخۆ لێونێت چکە بێتەوەی وشکبوونەوەی چاوەکان بەشەکان ئازاریشە بۆ نەڕووناکی بەرچاویەکە یاخود ئامێرە فێنکەرەوەکان هەستەکان چای تەحمل ناکەون ئازارێکی زۆری دوایە شتێکی زۆر گرنگە ئێستا بەعام مناڵ ئێستا هەمووی ئایپاد موبایل زۆر بەکارهێنێ بۆیە ینی ئێمە زۆر جار طبعا ڕێنمایی دایکوان و باوکانەکەین کە تا بتوانن کەمتر ینی مۆدێکی کەمتر بەکاری بێن و ئەگەر بێت و بەکارشیان هێنا مەفروضە ئەتوانێت یعنی نەخۆش ئاساییە عینەکی چاوەکەی فلتەر بەکاربێنێ یعنی ئەمە مەرجێت چاوەکە توبی بێ یعنی مەرجێت چاوی ئەو مناڵە کز بێت بۆیکەوە عینەکە لە چاوکە شکەم عینەگانە فلتەرن تەنها ئەوەیە چاوەکە پارێزێ توبی نییە چکە مناڵەکە لەواچە چاوی کز نەبێت بەڵام چالکە لە چاوەکەت ئەو تیشکە زیان بەخشی ئامێرانە چاوی ئەپارێزێت لە هیلاکی لە ماندووبوون طبعا شتێکی ترش گرنگتر هەیە بۆ پاراستنی چای مناڵ ئەگەر بێت و ئەو مناڵات تەشخیص کرێ بۆی کە چاوی کزەوە عینەگی بۆ دابنرێ و دەربکەوە لە کاتی فەحسا چاوێکیانی کسترە مەفروضە علاجی تەمەڵی چای بۆ بکرێ طبعا ئەوە زۆر مهمە لە مناڵە چکۆ کوتمان دەماری چاو لە سەرەتای 10 ساڵ یەکەمە دروستە بێت و گەشەکەی مەفروضە باش بێ بۆیە ئەو تەمەڵی چاو مەفروضە علاج بکرێ بە بەستنی چاوەکە طبعا ئەمەش دووبارەوەکو خۆپاراستنێک وایە بۆ چاوەکە چکە تۆ چای ماڵەکەت ئەپارێزی لە تەمەڵی بۆیە مەفروضە بە جوانی ئەو بەستنەی بۆ بکرێ بەپێی ئەو بەرنامەیە کە بۆی داڕێژە دکتۆر و متابعی بکات بۆ لای دکتۆری چاو باشە دکتۆرە ئەو هۆکارات چیە بۆمنە ئافرەتانی دووگیان تووشی چاوکزی دەبنیان چیوا دەکات بەشێک لە ئافرەتانی بۆمنە ئەوانەی کە دووگیانن چاویان کزە بێت لەگەڵیان خۆی بەعام چەندەها نەخۆشی هەیە دوور بە ئەگەر بێت و تەئسیر لە تۆڕی چاو بکە
بۆ منە ئەو ئافرەت و ژیانە زەختی بەرز بێ کەمانە پیانەوترێ PET پرئیکلامسیە هەندێک جار کە گاتە قۆناغێکی ینی زۆر مەسەرەن ئەو کەس ئەهمالی کردو نەخۆشێکە زەختی بەرز و پێی نەزانیوە هەندێک جار تەسی لە تۆری چاوەکە یعنی تۆری چاویان کزە بێ بۆن منە تووشی دوور بە تووشی نەزیفە بێ تووشی ئاوسانە بێ بۆ هەیە بەرزبوونەی فشاری خوێنیان لە کاتی دووگیانیە ئەمە نەخۆشیەکە بەڵام لە خودی خۆیەوە کووتمان ئەو حاڵەتی کە هەیە کێراتۆ کۆنس کە چاو کز ئەبێت تەنک ئەبێت و گلێنەکەی و قۆقز ئەبێ ئەمە لە کاتی دووجیانی زۆر احتیمال ڕووبە نەتیجەی گۆڕانکاری هۆرمۆناتی لەشی ئەو ئافرەتە دووجیانەوەی لێکا کە زیاتر تەنگ بێتەوە گلێنەکەی طبعاً ئەمە ئەبێ ئەو کاتە زۆر ئێمە ئامۆژگاریانەکەی نەبێ دووگیانەکان لەژێر چاودێری دکتۆرا بێ هەر کات بزانن ئەو دووجیانیە دوور بە تەسیری خراپە بۆ چاویان مەفرۆزە دکتۆری بڵێن نیساییەکەی قەراری بۆ باکە ئەم نەخۆشە مەفرۆزە ناڵی ببێ بە تەبیعیتیام ئەسڵ مەفرۆزە حملی تر بکات چونکە گلێنەکان توانانی هیچ شتێوەکو چاو نیە چاو زۆر ناسکە بەرەوە تۆ یعنی ئەبێ قەراری ئەوە بیت ئەگەر بزانی ئەو کەسە ئەو نەخۆشی هەیە ئایا حملی ببێت ئایا بە تەبیعی بیبێت یانە زۆر گرنگە لەژێر چاودێری دکتۆرا بێ بەهام ینی خۆی لە خودی خۆی هۆرمۆناتەکان تەسیری هەیە بۆیە لە کاتی دووجانیە لە ساسە قەرار ناین لەسەر کزی چاوەکان مەفرۆزە دوای 3 مانگ لە مناڵبوون کە مناڵی ئەبێ ئەو ئافرەتە اینجا دوای ئەو فەحسێکی مەزبوط بکە چونکە ئەستیگماتیزم و ئەوانە هەمووی زۆر شتێکی یعنی قابلی گۆڕانە ئەگۆڕێت مەرجنیە کە ئەو کەسە فەحس بکات لە کاتی دووجانیە ئەو کزیە سابت بێنە ئەگۆڕێت چکە تەسیری هۆرمۆناتەکانتیانە باش دو پرسیارم ئەمەوێت بۆ من ئەمە باسمان لە نەشتەرگەری کرد بەڵام ئانی کە لێزەری چاو ئەکەن بۆ منە لێزەری چاوەکان هەستەکەن دوای مودەی بۆنە چاویان ئازارێکی زۆری هەیە و بەشێکیان بۆ منە ئاو ئەهێنن پیاڵەیەک ئاوێنن و ئەیکەم بەچای ئەڵێ هەستەکەم ئازارەکەی کەمترە بێتەوە هەمووی وشکیە طبعا تشکی لەیزەر ئەگزایمەر لەیزەرەکە بەکاریە بۆ لەیزەری چاو ئەمە خۆی لە خودی خۆیان گلێنی چاو وشکەکاتەوە طبعا ئەو وشکی وای لەکە ئازاری هەبێ سوربوونەوەی هەبێ بۆیە مەفروزە هەموو کەسێکە لەیزەر ئەکە تا 3 مانگ قەتراتی فرمێسکی سەناعی بەکاربێنێ بۆیە بەرەبەرات ئەو تەبقاتی فرمێسکە هێواشیاش دروستە بێتەوە خۆی ئەو شتێکی زانستی نیە چاو بخەیتە ئەوەوە بەس مجرد دەتوانێت بچی بیشویت هەر بیشۆ بە ئاوی سارد ئاساییە زۆر لەوە باشترە وەکلێکە ئۆتۆ بەکاربێنی طبعاً ئەوەی ناوێت تەنها قەتراتی فرمێسک بەکاربێنە و هەندێک جار وشکەکە زۆر ئەخانێ جای وایگاتە ساڵ یعنی نەخۆش هەیەڵێت تا ساڵێک تێپەڕیەوە بەسەر ئەو عملیاتی لێزەریکە کردومە و هێشتا هەر وشکی چاوم هەیە بەرداوە بێ قەترەکان بەکاربێنم طبعاً ئاساییە زەرەری نییە شتێکی طبیعیە تەحویزی فرمێسکی چاوەکەیتەوە بەڵام ئەو چاوانی کە هەستیارن پێویستەکە زۆر بەکاری بێنن ئاساییە زۆر سپاس بۆ دکتۆرە سەناریازیات بەسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو سواز و زانەرەکان سواز بۆ ئەمە دەبێت بۆچانێک وەرەگرین و پاشان نەگەڕێ